داستانی خواکورێک هەوێنی ڕاپەڕین و بەگژاچوونەوەی زوڵم و ستەم 35 ساڵ بەر لە ئەمڕۆ لە ڕۆژی 5 ئەیلولی ساڵی 1970 پاش 46 ڕۆژ لا خۆڕاگری هێزی پێشمەرگەی کوردستان داستانی خواکورێک تۆمار کرا. داستانی خواکورێک لە داستانە بەناوبانگەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە کا بەسەرکردایەتی ڕاستەوخۆی سەرۆک مەسعود بارزانی هێزی پێشمەرگەی کوردستان توانی چۆک بە سوپای عێراقی ئەو کاتدا بدات کە بە 5هەمین سوپای جیهاندا دەدرێت. سوپای بەعسی گۆڕبەگۆڕ لە 19 تەمووزی 1970 هێرشێکی بەرفراوانی بۆ ناوچە ڕزگارکراوەکانی شۆڕشی کوردستان لە دەڤەری خواکورێک دەست پێ کرد. لەو شەڕەدا سوپای بەعس بە بەشداری زیاتر لە 11 لیوای سەربازی و تۆپخانە و فڕۆکەی جەنگی و تەنانەت چەکی کیمیاویشی تێدا بەکارهێنا. سەرەڕای هێزی نابەرامبەر پێشمەرگا دلێر و گیان لە سەردەستەکانی کوردستان توانیان زیانێکی زۆر بە هێزی ڕژێمی بەعس بگێنن. شەڕەکە لە ڕووی سیاسی و سەربازی و استراتیژیەوە بایەخێکی مەزنی هەبوو چونکە پێشمەرگا توانی دەستکەوتێکی زۆر لە چەک و تەخەمەنی بەدەست بێنێت. لە ڕووی سیاسیشەوە لە گۆڕنانی ئەو خەونەی عێراق بوو کە باوەڕی وا بوو بە کۆتایی هێنانی جەنگی عێراق ئێران بەرگری و شۆڕشی کوردستان لەناو دەچێت، بەڵام بەرگری پێشمەرگە لە خواکورێک خەونی ڕژەمی بەعسی لە گۆڕنە. سەرۆک مەسعود بارزانی لە سەنگەرەکانی شەڕی خواکورێکدا لا وتارێکدا بۆ پێشمەرگە قارەمانەکانی بەشدار بوویە و داستانە ئاماژەی بەوەدا لا ماوەیەکی زۆر نزیکدا بارودۆخی ناوخۆ گۆڕانی بەسەردا دێت. دوژمن ناچار دەبێت لا بەرامبەر ئەم جۆرە بەرگریەی پێشمەرگەدا بەخۆیدا بچێتەوە. سەوی دوژمن مەبەستێکی کە ئەم ڕێگا بگری بۆەوەی هاتوچۆی لەقی یەک بگری. ئەمە هەدەفی ئەسڵی ئەوەیە لەبەرەوە ئەوی لە توانای ئێمەشدا بوو هەوڵ درا بوو ئەوەی دوژمن نەتوانێت حتا ئەگەر قاوەمەتەش ئەو مووقفە سیاسیە ئێمە دە بەرابەر بەقووەتی کرد. لەبەرەوە ئینشاءڵڵا نا ئێمە تووشی نەکسابین، ممکنە تووشی زەحمەت ببین، ممکنە ئیش و کاری ئێمە تۆزێ سەختتر ببی، بەڵام بێگومان ئەوەندە پێشمەرگە هەیە کە حەز بە مەسئولیەت بکات. ئەهدافی ئێمە زۆر ڕوون و ئاشکرایە. دەست لەو ئامانجانە هەڵناگرین و من دڵنیام کە پێشمەرگەی بە وەفا و ئازا و دلێر ئەوەندە زۆرن کە ئیمڕۆ ئەزانن چ مەسئولیەتێک لە سەرشانی ئەوانە و داوای سەرکەوتنتان بۆ ئەکەم، جارێکی تر بە خێرهاتنێکی گەرمتان ئەکەم. باوەڕ بکەن زۆر دڵم ڕۆن بووە، چۆم ڕۆن بووە، ئەوەندە خۆشحاڵم کە ئەتانبینم لێرە. هەمووش سەرکەوت و سەلامەت و پارێزراویش ئەبن و بەس ڕاستە وەڵاهی هەرچی بۆ ئەم ئەرزە پیرۆزە بکرێ کەمە. داستانی خواکورێک بووە هەوێنێک بۆ گیانی بەرگری و بەگژاچوونەوەی زوڵم و ستەمی ڕژێمی بەعس و ڕاپەڕینە شکۆدارەکەی ئاداری ساڵی 1991 لێ هاتە بەرهەم. سەرۆک بارزانی لا کتێبی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرگی چوارەم شۆڕشی گوڵان 1970 لاپەڕا 228 بۆ 229 لەبارەی داستانی خواکوورکەوە دەنووسێت. پێشمەرگە شێر ئاسا ڕوبەڕووی هێرشی هێزەکانی دوژمن بوویەوە و لا سەنگەرەکانی بەرگری چۆکی بە دوژمندادا. پێویستە بڵێم یەک ریزی و تەبایی نێوان جەماوەر و پێشمەرگە فاکتەر و هۆکارێکی گرنگ و کاریگەری بەرگری و سەرکەوتنەکانی پێشمەرگە بوون. هاوکاری و پاڵپشتی پەنابەر و ئاوارەکان لە پێشمەرگە و بەشداری کارای خۆبەخشەکانیش لا بەرەکانی شەڕدا بوونە هۆی تۆمارکردنی داستانە مێژوویەکەی خواکورێک. سەرۆک بارزانی دەنووسێت گیانفیدایی و لە خۆبوردەیی پێشمەرگە بە ئاستێک گەشت بۆ بەشداری لە شەڕ و هێرشەکاندا بۆ سەردوژمن بکەونا کێبڕکیەوە. هەروەها دڵسۆزی و بیر و باوەڕ و فیداکاری پێشمەرگە هۆکاری بە چۆکداهێنانی سوپای پڕچەک و زەبەلاحەکەی ڕژێم بوو چونکە ویستی بەشداریکردنی پێشمەرگە لە هێرشەکاندا بە شێوەیەک بوو تەنانەت جاروبار ئەگەر لە شەڕەکان بەشداریان پێ نەکرابایە پێشمەرگە نیگەران دەبوون.